گفتوگۆکەین لەسەر پرسێکی تر بابەتێکی تر ئەویش پرسی ناسیۆنالیزمە لە نێو میلەتی کووردا یعنی زۆر جار کورد شەرم دەکات لەوەی کە بڵێ میلەتێکی ناسیۆنالیزمین یان ئێمە مرۆڤی ناسیۆنالیزمین ینی میلەتانی تر هەندێک جار دەڵێن بێمەنی دەڵێن ئێمە دەبێت میلەتەکەی خۆمان پێش هەموو میلەتانی گیان بخەین و تا ڕادەی ڕەگەزپەرستیش دەڕوا ئێمە لەگەڵ ڕەگەزپەرستی نین بەڵام چه قەیدی تێدایە میلەتی خۆمان خۆش بێ سەرکردەکانی خۆمان خۆش بێ ڕەمزەکانی خۆمان خۆش بێ بۆ چۆن مامەڵە لەگەڵم پرس و باس و بابەتانەدا بکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا تایبەت بە پێشەنگەی نێودوڵەتی کتێب کە لە چەند ڕۆژی ئایندەدا دەکرێتەوە یەکێک لە میوانەکان بەڕێز یوسف زێدانە نووسەرێکی دیارە لەسەر ئاسی جیهانی عەرەبی ئەم نووسەرە میوان بوو بۆ پێشەنگەکە ئەوەی بوو بە جێی قسە و بازەوەیە ئەم بەڕێزە هەڵوێستەکانی توندن لەسەر سەرکردەی دیاری جیهانی و کورد سەلاحەدینی ئەیوبی هەڵوێستەکانی ئەم بە تایبەت دوێنێش لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێ سەلاحەدین کورد نییە تەنانەت ڕمزێکی گەورەش نییە لە ڕوونکردنەوەکەی ئەواڵە کە دەڵێ نایەن بۆ هەولێر لەبەرەوە هەڵمەتەی کە کراوەتە سەرم گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج توێژەری سیاسی مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم کە لەگەڵمانی لە ئەڵمانیاوە سپاس بۆ بەشداریکردنت دکتۆر بەڕێزت وتارێکرد نووسی باوبەشی لەگەڵ زۆر بەڕێز مامۆسا برایمی مەلازادە باسان لەوە کردووە باز لە هاتنی ئەم نووسەرە دەکەن بۆ ئێرەوە و هەڵوێستانەی کە وەو کاردانەوانی کە لی کەوتەوە هاتنەکەی داوەتنامەکەی ئەو بە دوێنێ خۆی ڕەفزی کردەوە نایەت پێم خۆشانی قسە لەسەر ئەمە بکەین هاتنی نووسەرێک کە ڕەخنە دەگرێت کە بۆ چوونی خۆی دەردەبڕێ کە ئەگەر ناڕاستیەکیش لەگەڵ مێژوودا بکە ئایا زیانی زۆرترە یان قازانجی یان چۆن خوێندنەوەی بۆ بکەین سپاس کاک ڕانکۆ خۆی من پێمە سەرەتا دەبێت باسی ئەوە بکەین کە ئەو دۆخەی کە ناوچەکەی ئێمە و کوردستانی تێکەوتووە من پێم وایە لەبەر ئەوەی کە ناوچەکەی ئێمە و کوردستانیش دابەشبوونێکی ئایدۆلۆجی زۆر سەخت گرتوویەتیەوە لەبەر ئەم هۆکارە بەڕاستی ناتوانن بە شێوەیەکی ئەکادیمی بابەتیانە پرسەکانی گلا بکەنەوە ینی مەبەست من لەو قسەی ئەوەیە کە ئەوانەی ڕێگریان لە یوسف زێدان دەکردیان هەوڵی ئەواندا کە یوسف زێدان نێ و لە 2000 بەڕێزی بڕیایدا کە نێ لە دیدێکی ئایدۆلۆجیەوە دژی یوسف زێدان بوون ئەو دیدە ئایدۆلۆجیش پەیوەندی بەوە هەیە کە یوسف زێدان بۆ خۆی کەسێکی دژە ئیخوانیە لە مەسر ئەوانەی لێرەش کە دژایەتیان دەکرد لەبەر ئەم شتە بوو زیاتر دژایەتیان دەکرد ینی ئەوەندە پەیوەست نەبوو بە پرسی سوڵتان سەلاحەدین خۆیەوە بەڵام سوڵتان سەلاحەدین کرا بە با بڵێن ئەو پەنایە یان ئەو پاساوە بۆ ئەوەی کە ڕێگری لە هاتنی ئەم کەسە بکرێتن بە هەمان شێوە لە ڕاستیدا کاتێک کە یوسف زێدان ڕەخنە لە سەلاحەدین ئەیوبی دەگرێت ئەویش هەر لە دیدێکی ئایدۆلۆجیەوە مەسەڵەن ڕەخنەی لێ دەگرێت ینی وەک کەسێکی مەسری پرسەکە تەمەشا دەکا و دەبینێ ڕەخنەی لێ دەگرێت جا کێشەکەی ئێمە لەوەدا بەڕاستی ئەمە وەک پێشخانێک بەڵام یا وەک پاشخانێک لە ڕاستیدا هاتنی ئەمە لە زەرەری پرۆسەی کورد و پرسی کوردایە لە زەرەری ناساندنی پرسی کوردایە بۆ جیهانی عەرەبیان شەقامی عەرەبی بەڵام نابێ ئەوەش لە بیر بکەین کاک ڕانکۆکە ئێمە چەندە لە ڕێگەی یوسف زێدانەکانەوە دەتوانین پرسی کورد بناسێنین هێندەش لە ڕێگەی سەلاحەدینەوە دەتوانین پرسی کورد بناسێنین چونکە من بۆ خۆم مەسەلەن لەگەر زۆر مەسریان لێرە لەوێ لە ئیمارات لە ئوسترالیا لە هەموو شوێنێکە هەر جارێکە قسم لەگەڵ کردبن کە گوتبم کوردن یەکسەر ناوی سەلاحەدین ئەیوبیان هێناوە ینی ئەوان ئێمە لە ڕێگەی سەلاحەدین ئەیوبیەوە دەناسین کاتێک سەلاحەدین ئەیوبی ناشرم بکرێ مەسریەکان لێمان دوور دەکەونەوە بەڵام بە هەمان شێوە کاتێک کە نووسەرێکی ناودار و با بڵێن ناسراوی وەک یوسف زێدانیش
ڕێگەی لێ دەگیرێ ئەمە بە هەمان شێوە لە جادەی شەقامی عەرەبی دوور دەکەوینەوە لەبەرەوە من پێم وایە کە هەم ئەوانەی کە داوا لە یوسف زێدان دەکەن بێن و یان پێیان خۆش بوو یوسف زێدان بێ هەم ئەوانەی کە ڕێگری لێ دەکەن لە ڕاستیدا ئەگەر پرسی نەتەوە و نیشتیمان لەسەریان زاڵ بێ و ئەوە ببێ بە چاویلکەی دیتنی پرسەکان نە ئەوانەی کە مەسەڵەن با بڵێن دژی سەلاحەدینن ئەم کارە دەکەن و نە ئەوانەی کە دژی هاتنی یوسف زێدانن ئەم کارە دەکەن بەو مانایی کە ئێمە بەداخەوە لەو دیدەیان لەو چاویلکە نیشتیمانێنەتەوەیەوە تەماشای پرسەکانمان ناکەین ئەگەر بتوانین لەم چاویلکەوە تەماشای بکەین بەسەر ئەو پرسانەدا تێپەڕ دەبین چونکە ئێمە دەزانین بۆ پرسێکی نەتەوەی نیشتیمانی ئێمە بۆ دانی قوڵایەکی مێژوویی بە مێژووی کورد بۆ دروستکردنی سیمبۆل ئێمە پێویستمان بە سەلاحەدین ئەیوبی هەیە لێرە مەبەستم کە دەڵێن پێویستمان بە سەلاحەدین ئەیوبی هەیە بەمانای خراپ بەکارهێنانی نییە بەڵکو بەمانای باش بەکارهێنانێتی و بە لە هەمان کاتیشدا پێویستمان بە کەسێکی وەک یوسف زێدانێکە لە شەقامی عەرەبیا بەرگریمان لێ بکات چونکە ئەو بەرگری کە یوسف زێدان دەیکا بەڕاستی بەرگریی زۆر لۆجیکانەیە و زۆر ئازایانەشە ئەو لە دژی ئەردۆگان لە دژی سەدام حوسێن لە دژی هەموو داگیرکەرەکانی کوردستان پشتیوانی لە کورد دەکاتن لەبەرەوە دەبا پێشوازی لێ بکرێن نەک ڕێگری لێ بکەین باشە دکتۆر ئەکرێمە وا خوێندنەوەی بۆ بکەین کامە جۆرێک لە هەڵوێستا دروست بووە ئێمە میلەتێکین یعنی زۆر جار ڕێزی سمبولەکانی خۆمان نەگرتووە ئیترەمە قۆناکێک بێ بۆی کە هەر کەسێک دژایەتی سمبولەکانی ئێمەی کرد و بەخراب لەسەری نووسین بەخراب باسی کردن ئێمەش وەکو میلەتێک حەقی خۆمانە میوانداری نەکەین پێشوازی لە ئەم جۆرە کەسانە نەکەین یانی ئێمە دەواازەیەک بێ بۆەوەی کەیتر ئەگەرێکێک دژایەتی شێخ عوبەیدوڵڵای ناری کرد سایدی نورسی کرد یان شێخ مەحموودی حەفیدی کرد مەلا مستەفای بارزان مام جەلال یعنی جۆرێک لەوە هەبێ بڵین کاکە ئێمە ژەمانە سیمبولمانە ناکرێ بەڕاست و چەپدا سوکایەتیان پێ بکەن تا ڕادێەوەی یوسف زێدان بە سەلاحەدین دەڵێ کورد نییە و ڕەمزیش نییە جارێ من بالەوە دەست پێ بکەم کە ئەم قسەیە نەڕاستە نە هیچ بنەمایە کە بڵێ سەلاحەدینی ئەیوبی کورد نییە ئەمە یوسف زێدان پەرچەکردارێکی ئەم با بڵێن ئەم ڕنگدانەوەی بوو لە کوردستانیان ئەم ڕێگریە بوو کە لە کوردستان ئەم قسەی کردووە و کاتێکی خۆشی کە قسەی کردووە گوتێتی حەقیرە یان نازانم هەر قسەیشتی دیکە لەو شێوە ئەمە پێشەکی دەبێ بزانین ئەمە قسەیەکی ئەکادیمی نییە ینی ئەمە دەبواە بهێنرێ و لێرە لە هەولێر وای لێ بکرێت لە کۆڕنە بندرێ کە پشێمان بێتەوە لەو قسەیە یان نەکە پشمامێتەوە بەخۆ داچینەوەی بکاتن لەسەر ئەساسی ئەو قسەیە ئەمە یەکێکیان بەڵام کاکە ڕانکۆ ئێمە وڵاتەکەمان داگیر کراوە لەسەر ئەوە بێدەنجین ئێمە ئاڵاکەمان لە ژێر پێدراوە لەسەر ئەوە بێدەنجین ئێمە ڕۆژانە کورد بردومان دەکرێت کیمیا باران دەکرێت زمانی قەدەغە دەکرێت لەسەر هەموو شتانە بێدەنجین ینی بەس ئەوە ماوەکە ئێمە بابڕێن لەسەر سەلاحەدین ئەیوبی دەبێت بێدەنگ بین من پێم وایە لەسەر سەلاحەدین ئەیوبی گرنگە ئێمە بەدەنگ بین خاوەندارێتی بکەین چونکە ڕەمزێکە سمبولێکە ڕابەرێکە بەشێکە لە مێژووی ئێمە ئەمە گرنگی خۆی هەیە بەڵام ناکرێ ئێمە چاوپۆشی لە شتێ بکەین و لە شتی گەورەتریش بێدەنگ بین ینی لەو کاتێک کە ئێمە دوێنێ پێرێ لە تورکیا دەیانگوت ئاڵای کوردستان پەڕۆیەکە و پەڕۆ مانای چێ ینی پەڕۆیەکە بۆ سڕینەوەی نازانم دوو لە ڕوتان قۆندەرە مەسەلەن ئێمە بۆ لەوە بێدەنجین ئەی باشە ئەگەر لەوە بێدەنگ بین بۆ لەوەی سەلاحەدین بێدەنگ ناپین خۆی لە ڕاستیدا کەسی ئازا ئەو کەسەیە کە بە گشت کەسێکدا دەچێتەوە کە پێی ناوەستێ نەک بە گشت کەسێکدا بچێتەوە کە پێی لەبەرەوەی دەیانتوانی ڕێگری لە یوسف زێدان بکەن بۆیە ڕێگریان لێکرد بەڵام ناتوانن بەرەنگاری ئەو کەسە ببنەوە کە کوردستان بردومان دەکا بێدەنجی لەو دەکات دکتۆر هەر هاوکار لەگەڵ داوەتنامەکەی یوسف زێدانە یعنی ئەکتەرێکی دیاری تورک بانگێش کرا بۆ هەولێر و هاتە هەولێر و هەندێک لا وڵاتیانیشان هاندا بچێ ڕسمیشی لەگەڵدا بگرێ و کردیان بە قەزەیەکی زۆر گەورە ئەمە کتەرە چەند ساڵێک لەمەوبەر بەجلی سەربازی تورکەوە چۆیە ئەفرین و ئەفرین کە خاکی داگیرکراوی ئێمەیە چۆیە ئەوێ پشتیوانی بۆ سەربازە تورکەکان دەربڕی و پشتیوانی بۆ پرۆسەیە دەربڕی بەڵام چەند ڕۆژی ڕابردوودا
بینیمان هاتاو لێر و هەر بە تورکیش یەک گوشەشی بە کوردینەوە وەکەوەی کە زمانی کوردی هەر زمان نەبێ هەر زمانی ئینسان نەبێ ینی ئەمەش ناچێتە خانەیەوەی شتێک پەردەپۆش کە بە شتێکی تر کاک ڕانکۆ من کە قسەم ێستا لەسەرەوە بوو کە ئێمە لە دیدێکی نەتەوەی نیشتیمانی تەمەشای پرسەکان ناکەین لێرە هیوادارم ئیسلامیەکانی کوردستان تێنەگەن کە من بەستم ئەوانە من پێم وایە تەنانەت ئەو هێزانەی کە ئیدعای ناسیۆنالیستی دەکەن لە کوردستانە ئەوانیش هەر لەو دیدە نەتەوەی نیشتیمانی تەمەشای پرسە کوردەکان ناکەن کاک ڕانکۆ نازانم من تۆ ئاگادار بوویانە من چەند ڕۆژێک پێش ئەوەی کە ئەو کەسە بگاتە کوردستان پۆستێکم کرد لەسەر ئەوەی کە هەم ئەو کۆمپانیای پاڤیلۆن هەم کۆمپانیای ئاسیاسێڵ و هەم کۆمپانیای کۆڕاک کە یەکێکیان ژنە کچە عەرەبێکی عێراقی لوبنانی قەتەری کردووە بە سیمبڵ و بە ڕیکلامی پێدەکات بە هەمان شێوە کازم سایر کراوە بە سیمبڵ و ڕیکلامی ئاسیاسێڵ لە پاڵ ئەویشەوە پاڤیلۆن ئەم ئەکتەرە تورکیە هێناوکە وڵی ناوەکەی هەر لە بینچێتەوە پۆستەکەش نووسێ بەخوا ناوەکەم لە بیچێتەوە ئەو کاتێکی پۆستەکە نووسی هەر نەم دەزانی کە ئەوە بەجلی سەربازیشی لەبەر کردو چۆتە ئەفرین و ئەو کارانەی کردو دەنێ لە پۆستەکە ئاماژەشم پێ دەکرد بەڵام ئەوانەی ئەو کارانە دەکەن من دڵنیام لەوەی کە ئەوە دەزانن دڵنیام لەوەی کە ئەوە دەزانن دڵنیام لەوەی کە ئەم کارە دەکەن با بڵێن بەشێکیان لەبەر ئەوەی کە گرنگجی بەو پرسە نادەن لەبەرەوەی کە گرنگجی بەستم لێرە ئەو پرسپرسی نەتەوەی بوون و نیشتیمانی بوونیان نەتەوە سازی و نیشتمان سازی ئێمە ئەگە گرنگجی بە پرسی نەتەوەی و نیشتیمانی بدەن دەبواە ڕۆژنامە بگورە هونەرمەندێکی کورد گۆرانی بێژێکی کورد ئەکتەرێکی کورد بکەین بە سیمبڵی پاڤیلۆن بکەین بە سیمبڵی ئاسیاسیال بکەین بە سیمبڵی کۆڕک ئەمانە سێ لە گەورەترین کۆمپانیەکانی کوردستان کاتێک ئێمە ئەوە ناکەین لە ڕاستیدا پامێک دەدەین ئێمە دەڵێن ئێمە نەتەوەیەکین بێ ئەدەبین بێ ئەدەب لێرە مەسم ئەدەب و ڕۆمان و نووسین و هونەر و کەلتور و هەر شتێکە پەیوەندی بە ئەدەبەوە بێ ئێمە بە خەڵکی خۆمان دەڵێن کە گۆرانی بێژەکانمان لەو ئاستەدانین هونەرمەندەکانمان لەو ئاستەدانین و هەمان کاتیشدا بە عەرەبی عێراقیش دەڵێن کات ئێمە کازمسایی دەکەین بە سیمبڵی خۆمان بە عەرەبی عێراقیش دەڵێن ئێمە هونەرمان نییە ئێمە گۆرانی بێژمان نییە لەبەرەوە ئەو کاتێک کە ئەو شتانە دەکەن من دیسان دەگەڕێمەوە سەر خاڵی یەکەم کە کێشەی ئێمە چ وەک کۆمپانیا چ وەک دەسەڵات چ وەک حزب چ ئیسلامیەکان چ ئەلمانیەکان ئەوەیە کە لە دیدێکی نەتەوەیی نیشتیمانی تەمەشای پرسەکانمان ناکەین چاویلکەی نیشتیمانسازی و نەتەوەسازی نەبوو بە چاویلکەیە کە ئێمە شتی تێدا ببینین جا هەندێک لەو هەڵانەی کە دەیکەین هەڵەی بێئاگاییە و هەندێکشیان بە ئاگاییەوە دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی کە دیدەکانمان دیدی نیشتیمانی بن بۆ هەموو پرسەکان دوورکەوینەوە لە ئایدۆلۆژیا سپاس دەکەم سپاس کە لە ئەڵمانیەوە لەگەڵمان بووی خۆشویستان یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانە گەێنەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ